ساڵتان لەبێ خۆشەویستانی پێێنن بیشوانجەلالم خۆشحاڵم جارێکتر دێمەوە دیداری بۆی بەڕێز و خۆشەویست بەڕێزان یەکێک لەو پرسانەی کە لەبەردەم ئەم پولەی پەرلەمانی کوردستاندا پرسێکی هەستیارۆژ بابەتی دەستورە کە بەدایکی یاساکان ناسراوە بێگومان ڕەژنووسێکی دەستور بوونی هەیە کە لە ساڵی 2005دا نووسراوەتەوە بەڵام لەو کاتەوە تاکو ئێستا بە بەردەوامی باس لەم ڕەژنووسە دەکرێت کە لەگەڵ سیستمی سیاسی یاخود دۆخی هەرێمی کوردستاندا یەک ناگرێتەوە بەشێکی زۆر لەلایەنە سیاسەکان باز لە پرسی دەستورەکەن کە پێویستە گۆڕانکاری تێدا بکرێ ئەم جارەوە بڕیار لە خولی پەرلەماندا دەستوری هەمیشەیی هەرێمی کوردستان دابندێ لەم بەرنامەیەماندا هەوڵ دەدەین تیشک بخینە سەر گرنگی دەستور ئایا تاکو ئێستا ئێمە بۆچی دەستورێکمان نەبووە و گرنگی دەستور چییە بۆ هەرێمی کوردستان پێویستمان بە چ جۆرێک لە دەستور هەیە بە تایبەتی لەو پرسە هەسیارانەی کە بۆتە بابەتی ململانەی نێوان لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان لە پەیوەندیدا بە سیستمی حکومڕانی و پرسی سەرۆکایەتی و پەرلەمانی ئەو بابەتانی کە تاکو ئێستا بابەتی گفتوگۆن بۆ گفتوگۆکردن سەبارەت بەم تەوەرە و ڕوژاندنی پرسیارەکان میوانداری بەڕێز دکتۆر شۆڕش حەسەن پسپۆڕی یاسای دەستوریمان کردووە. دکتۆر شۆڕش بەخێری زۆر سپاس لە بینەرانی و ڕێزی کەناڵەکەتان زۆر سپاس بەخێربی دووبارە کاک دکتۆر شۆڕش سەرەتا لە گرنگی دەستورەوە دەست پێ بکەین بێگومان یعنی بەردەوام لەسەر ئاستی جیهان بە گرنگیەوە باس لە دەستور دەکرێت و بەدایکی کۆی یاساکان دادەندێ بەڵام هەرێمی کوردستان تاکو ئێستا دەستورێکی نییە ڕاستە ڕەژنووسێکی هەیە بەڵام نەبووە خاوەنی دەستورێکی هەمیشەیی باس لە گرنگی خودی دەستور بکەین دەستور چییە و گرنگەکەی لە چیدا بەڵە خۆی دەستور قانونە بەڵام باڵاترین قانونە لە وڵاتدا کە هەموو قانونەکانی تر لەوە دەستورەوە سەرچاوە دەگرن دەسەڵاتەکان هەمووی ئەبێ پابند بن بەوەی کە لە دەستور بۆیان دیاری کراوە لە ڕووی ئەوەی چۆن دروست دەکرێن دەسەڵاتەکان هەر دەسەڵاتی یاسادانان دەسەڵاتی جێبەجێکردن دەسەڵاتی دادوەری چۆن پێک دێنرێن و چۆن پیادەی پسپۆڕیەکانی خۆیان دەکەن چ سنوورێکیان بۆ دیاری کراوە سنووریان بۆ دیاری کراوە بۆ ممارەسەکردنی اختصاسەکانی خۆیان کە نابێت لەو سنوورە تەجاوز بکەن گرنگی دەستور ئەمێ لە پاڵ ئەمەشدا ماف و ئازادیەکانی هاوڵاتیان دیاری دەکا کە بۆ ئەوەی کە دەسەڵاتەکان لە کاتی ممارەسەکردنی اختصاسەکانی خۆیان پێشێرکاری نەکەنە سەر ماف و ئازادیەکانی هاوڵاتیانیش هاوڵاتیان پارێزراو بێ گرنگی دەستور و قانون بۆ ئەوەیە کە هاوڵاتی بتوانێت لە چوارچێوەی یاسادا ممارەسەی اختصاسەکانی خۆی بکە هەدەفی قانون ئەوەیە کەوا خستنی ژیانی کۆمەلگایە تاک بتوانێت ئەو مافانەی هەیەی بەکاریان بێنێ و ئەرکانیشی لەسەری شتی بتوانێت جێبەجێکە ئەگەر سەرپێچی کرد بتوانرێ ئیجراعاتی یاسایی لەگەڵ بکرێت ئەمە خۆی لە وڵاتانەی کە یاسا سەروەرە دەستور واتە قانون ڕێزی هەیە دەستوریش ڕێزی هەیە بۆ نمونە مەسەن وڵاتانێک کە تەمەنێکیان بڕیوە تەجروبەی کۆنیان هەیە لە ئەزمموی دیموکراتی بینی مەسەن دەستور کاریگەری خۆی هەیە لە سەر ژیانی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری ئەم وڵاتە هیچ کەسێک ناتوانێت سەرپێچی لە بەندەکانی دەستور بکە بۆ نمونە مەسەن ماوەی سەرۆکایەتی کۆتایی دێ سەرۆک دەسەڵات واز دێنێ ئیتر پێش ئەوەی ماوەکەی کۆتایی بێ بوار دەدرێ بۆەوەی هەڵبژاردن بکرێ و بەدیلەکەی بێ کە بەدیلەکەی دێ زۆر بە سنجێکی فراوانەوە جێگاکەی بۆ چۆل دەکات تۆ مەسەن سیرکە لە وڵاتێکی وەکو فەرەنسا لە ماوەی زاکرەی ئێمەدا مەسەن ئەمە چەند سەرۆکی گۆڕانکاریان بەسەر هەیە هاتن و ڕۆیشتن بەڵام مەسەن تۆ لە هەمان وەرە ئەو دیوە مەسەن پێش ئەو بەهاری عەرەبی حوسنی مبارەک ماوەی لە ساڵی هەشتاوە لەسەر حکوم و تا 2011 قەزافی بە هەمان شێوە زۆربەی حاکمەکانی وڵاتانی عەرەبی دەور و بەرمان بەم شێوە بوون بۆیە
گرنگی دەستور هەر ئەوە نیە کە تۆ دەستوریەکە تەبێ بنووسیەوە گرنگی دەستور لە ڕێزگرتنیەتی لە جێبەجێکردنی بەندەکانیەتی بۆیە لە وڵاتانە دەستور قیمەتی خۆی هەیە لە وڵاتی وەکو ئەمریکا حتا هەندێک شت مەسەن کە لە ناو دەستوریش نییە بەڵام پنەمای دەستوریە پرەنسیپی دەستوریە ڕێزی لێ دەگرن هەرچەند دەستور باسیشی نەکردەوە بۆ نمونە مەسەن لە دەستوری ئەمریکا باسی ئەوەی نەکرد بوو سەرەتا کە نابێت سەرۆک لە 2000 زیاتر خۆی کاندید کاتەوە بەڵام هەر یەکەم سەرۆک پێی شتێکی جوان نەبووکەوە بۆ جاری سێم خۆی کاندید کاتەوە هەرچەند تەکلیفیشی لێکرا ئیتر ئەمە بوو بە عورفێکی دەستوری و دواتر خستیانە ناو دەستورەکە لەبەرەوەی عورفێکی جوان بوو بۆی لەلایەن کەسانێکەوە سەرۆکی ترەوە پێشێل نەکە کاری بەرامبەر نەکرێت کە ڕۆزفلت پێشێری ئەم قاعیدەیە کرد لە ساڵی کۆتایی سیەکانی سەدەی ڕابردوو کاتی شەڕی جیهانی دووەم جا لە وڵاتانی وەکو ئێمە دەستور بەڕاستی قانونیش لەبەر ئەوەی سەروەری نییە ئەو باەخەی نییە ئەو هەمیەتەی نییە بەڵام هەر چۆنێک بێ ئێمە پێویستمان بۆ یەکەوە لەکوێ دەسەڵاتی حکومڕانی هەبێ پێویستە ئەم دەسەڵاتە بە دەستور ڕێک بخرێت لانی کەم دەسەڵاتی یاسادانان ناتوانێت ئاوا بە ئاسانی لە ساڵێکدا بێ 2000 دەستکاری قانونە دەستوریەکان بکە بۆ نمونە ئێمە لە هەرێمی کوردستان قانونی ڕێخستنی پەرلەمانمانەیە قانونی ئەنجومەنی وەزیرانمانەیە قانونی سەرۆکایەتی هەرێممانەیە کەی بمانەوێ بە ئارەزوو بەرژەوەندی دەسەڵاتی حکومڕان دێن بەسەن دەستکاری قانونەکان دەکەین تعدیلیان دەکەین هەمواریان دەکەین ئەگەر ئەمانە لە ناو دەستورێک بێ و شێو ڕێگا و ئیجراعاتی دەستکاریکردنی دەستورەکە هەموارکردنی دەستورەکە ئاڵۆزی پێوە بێ ئیتر دەسەڵاتی یاسادانان ناتوانێت بە ئارەزوی خۆی هەر کاتە بێ و پێویست بێ بە ئاسانی دەستکاری دەستورەکە دەستکاری قاعیدە دەستوریەکان بکە بۆ نمونە تۆ مەسەن ئێستامە دەستوری عێراقمان هەیە ساڵی 2005 ئەگەر بەدەست هێزە عێراقیەکانم وایە بیان توانی با تا ئێستا داهاتن دەستکاریان دەکرد هەمواریان دەکردەوە پێی بەرژەوەندەکانی خۆیان بەڵام لەبەر ئەوەی ڕێگا و ئیجراعاتی هەموارکردنی ئاسان نییە بۆیان ناکرێ تا ئێستا نیان جورئەتی ئەویان نەکردەوە بەڵام سەیری قانونی هەڵبژاردنکە یا قانونەکانی تر زۆربەی ئەو قانونانی تر کە عیلاقەی بە ئەنجومەنی وەزیرانەیە بە جێگرەکانی سەرۆک کۆمارە هەر ڕۆژە و حتا دەسەڵاتی تەنفیزی وایەتێ دەستکاری ئەم قانونە دەکات بۆ نمونە مەسەن عەبادی لە سەردەمی خۆی گوایە چاکسازی دەکات پۆستەکانی جێگری سەرۆک کۆماری ئیلغا کردەوە لە کاتێکدا ئەم پۆستانە بە دەستور بڕیاری لەدراوە لە دەسەڵاتی ئەو نییە لە دەسەڵاتی نەکرد ئەو نیە لە دەسەڵاتی ئەنجومەنی نوێنەرانیش نییە بۆیە یعنی دەستور یعنی چوارچێوەیەکە ئیتارێکە بۆ ڕاگررتنی هەموو شتەکان وەکو خۆی هەم پێکاتی دەسەڵاتە سیاسەکان هەم ماف و ئازادیەکان پەیوەندی دەسەڵاتە سیاسەکان بەیەکترەوە بە خەڵکیشەوە کاتێکەوە لە دانانی دەستورەکە گەل بەشداری دەکات کە ئێستا ئەمڕۆ بە ڕێگای دیموکراسی دەستوردانرێ یا ئەوەتە گەل ڕاستەوخۆ لە ڕاپرسیدا بەشداری لە دانانی دەستور دەکات یاخود لە ڕێگای نوێنەرەکانیەوە کە پێی دەوترێ ڕێگای جەمیعی تەسیسی کۆمەڵی دامەزرێنەر کۆمەڵەیەک هەڵدەبژێرن لە هەردوو ڕێگا دیموکراسیە کە دەستورەکە دانرێ ئیتر مانای ئەوەیە گەل لەسەر ئەم دەستورە ڕازی بووە بەپێی ئەم دەستورە دەسەڵاتەکان هەڵدەبژێردرێن بەپێی ئەم دەستورە دەسەڵاتەکان هەڵدەبژێرن بەپێی ئەم دەستورەش حکوم دەکەن ئیتر هەر دەسەڵاتێکیش پێشەرکاری بکە بەسەر دەستورەکەەوە ئەمە فلتەر دانراوە بۆ ئەوی کەوا ڕێگری لەو پێشەرکاری بکرێت بە نسبەت دەسەڵاتی زیبەرجەکردن بە نسبەت دەسەڵاتی یاسادانان کە ناتوان پێشەرکاری بکەن بۆ نمونە پەرلەمان ناتوانێت یاسایەک دەرکا بە پێچەوانەی دەستورەکە بێ یاخود دەسەڵاتی زیبەرجەکردن نظامێک یا تعلیماتێک یا قەرارێک دەربکە پێچەوانەی ئەوە بێکە لە دەستورەکە هاتووە هەموو فلتەری بۆ دانراوە بەڵام ئەمە لە وڵاتێکدا کە یاسا سەروەر بێ یا لە وڵاتێکدا مەسەن کە خەڵک هۆشیاری سیاسی هەبێ بۆ نمونە مەسەن تۆ لە ماوەیە بە پێشێرکاری دەستوری جەزائیر سەرۆکی جەزائیری ویستی بۆ جاری پێنجەم خۆی کاندید کاتەوە بۆ جاری پێنجەم تەمان ئەمان دێن دەستکاری دەستور دەکەن تعدیلات دەکەن لە دەستور بۆ ئەوەی زاری چوارەم و پێنجەم مەزاریان بێ هەروەکو لە هەشتاکان سادات هات دەستکاری دەستوری کرد بەڵام هۆشیاری خەڵکی جەزائیر ڕێگەی ئەوەی نەدا مەسەن کە بتوانێت ئەگەر ئەم ناڕزایی دەربڕینانە نەبووە احتیمال بوو ئەم زارە خۆی کاندید دەکرد لەبەرەوەی لە دەسەڵاتیشە ئەگەر منافسیشی هەبووە منافسەکەی وەکو پێویست دەنجینە دێناوە هەر خۆی دەردەسەوە بەڵام هوشیاری خەڵک وەسیلەیەکە بۆ زەمانەتێکە بۆ جێبەجێکردنی بەندەکانی دەستور چکە ئەگەر دەسەڵاتی سیاسی پابەند نەبێ بە
جێبەجێکردنی و ئیلتیزامکردن بە بەندەکانی دەستور ئەو وەختە ڕێگای جەزای سیاسی هەیە جەزا سیاسەکان ڕێگا ناسیاسیەکان زمانە ناسیاسیەکان دەبێنێتەوە کە ئەویش خۆی لە هوشیاری خەڵک دەبێنێتەوە کەوا ڕایەکی گشتی کاریگەر دروست دەبێت لەسەر ئەو پێشێلکاریانەی کە دەسەڵات دێکا ڕوبەڕووی دەبێتەوە کە سنووری بۆ دانێ نایێت تەزاوجار خەڵک دەبێت بە سانسۆر بەسەر حکوومەتەوە نەک پەرلەمان بەڵێ لەبەر ئەوەی پەرلەمان زۆر جار لە وڵاتانەی وەکو ئێمەدا ینی بە گرۆپی سەوزی لایەنە سیاسەکان یا حکومڕانان مەسەن هەڵدەسوڕێت. زۆر چاکە دکتۆر لە پەیوەست بە دەستور مەسەرەن ئەو گرنگی کە هەیە لەسەر ئاسی جیهان کە باز دەکرێت بەڵام بەڕێزت بەڵامێکە تێخست لەوەیە کە ئەگەر یاسا سەروەربێت بەڵامی لە هەرێمی کوردستان هەموو لایەک دەزانێت کە دۆخی یاسا و جێبەجێکردنی یاسا لە هەرێمی کوردستان چۆنە یعنی ئایا ئەمە لە گرنگی دەستور کەم دەکاتەوە یاخود ئەگەر یاسا بەو جۆرە بێ کە لە هەرێمی کوردستاندا هەیە گرنگی دەستور دەتوانێت چ گۆڕانکاریەک دروست بکات بەڵێ بایەخی دەستور کەم دەکاتەوە لەبەرەوەی تۆ مەسەئمە لە عراق دەستورمانەیە بەڵام ئەوەی لەسەر ئەرزی واقع دەگوزارێ هەمووی پێچەوانەی بنەما سەرچیەکانە کە لە دەستور دیاریکراوە بۆ نمونە مافی هاوڵاتی بوون مافی پرەنسیپی یەکسانی بوونی هاوڵاتیان ئەمانە هەمووی پێشێل کراوە هەمووی پێشێل کراوە بۆ نمونە هەموو دەستە سربەخۆکان کە لە عراق دانراوە هەمووی بە شوێنەی تائیفی و حیزبی تەوزیع دەکرێت بەبێ گوێدانە لێوەشاوەیی و سربەخۆیی ئەوەی کە لە دەستور و لە قانونەکان بەڵام ئەتوانین هەرێم وەکو نموزەجی عێراق وەربگرین ینی مادام لە عێراق بەو چەشنەیە بۆ جۆرە من نمونە دێنمەوە ینی ئەمە کە لە دەستوری عراقی مەسە ماوەی دیاری کردووە بۆ ئەوی کە لە ماوەیەدا پێویستە هەڵبژاردن بکرێت لە ماوەیە کە هەڵبژاردن دەکرێت پێویستە لە فترەیەدا پەرلەمان دابنیشیە لەو فترەیەدا حکوومەت پێک بێ کەشێک ڕابسپێرێ بەڵام تۆ سیر دەکەی ئەم هەموو مۆعیدە دەستوریانە هەمووی پێشێل دەکرێت لەلایەن دەسەڵات و لەلایەن هەیئاتەکانی عراقەوە تۆ ئەم حالەتە ئێمە لە هەرێمی کوردستانیش هەربینیومانە لە هەرێمی کوردستانی شەربینیومان بۆیە ئێمەش پارچەیەشین لەم وڵاتە باوەڕەکەم ئەگەر بەیانی دەستوریشمان هەبێ ئێمە ئەو پێشێکاریانەی ئێستا بەسەر قانونە دەستوریەکان دەیکەین وەکو قانونی هەڵبژاردننی پەرلەمان و ئەوانە کە باسم کرد دەستوریشمانە بێ ئەو پێشێکاریە بەسەر دەستوردا دەکەین چونکە ئەمە پەیوەندی بەوەیە تا چەند ئەم دەسەڵاتە سیاسیە لە هەرێمی کوردستان گەیشتۆتە و ئاستەکەەوە لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی فەرهەنگیەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئابوووریەوە قوبوڵی بنەما دیموکراسیەکان بکە بۆ نمونە مەسەن تۆ ئیسرائیل دەستوری نییە وەکو ئێمە چەند یاسایەکیە بۆ ڕێخستنی کەنێسێت کە پەرلەمانەکەیانە ئەنجومەنی وەزیران هەڵبژاردننی سەرۆک بەڵام ئەمان یاساکانیان ڕێزیان لێدەگرن تا ئێستا لە ساڵی 48ەوە هەموو کاتێک هەڵبژاردن کراوە لە وەختی خۆیدا نهاتوون پێشێری یاساکانیان نەکردووە و ئەو یاسایانش کە سروشی دەستوریان هەیە کە ئێمە لێرە پێی دەڵێن ڕەهاندی نیشتمانیان هەیە خۆی ئەسڵان سروشی دەستوریانیان لەوێ ڕێزیان لێ دەگیرێت جیاوازتر لە یاسا کە ئاساییەکانی تر هەموار دەکرێن بۆ هەموارکردنی پێویستە بە دەنجی زیاتر من هەرەماکەم بە پرسیارێک ئەوەی کە تۆ باست کرد هەندێک وڵات هەیە کە دەستوریان نییە مەسەلەن هەندێک وڵاتی زۆر دیموکراسی هەیە کە دەستوریان نییە لە پاڵیشی هەندێک وڵاتی دیکتاتۆری هەیە کە گوێ بە دەستور نادایە و دەستوری هەر نییە بەڵام لە هەرێمی کوردستان زۆر جەخت لەسەر نووسینەوەی دەستور دەکرێتەوە یعنی زۆر قسە لەسەر دەستورکرا بە تایبەت و ڕۆژنووسی کە لە ساڵی 2005 شەڕ بۆچی لە هەرێمی کوردستان بەو چەشنە دەڕوانرێتە ضرورەتی دەستور کە پێویستە هەمان بێت بوونی دەستورەکە گرینگە لەبەرەوەی بەپێی دەستورەکە تۆ لانی کەم هەندێک فلتەر دادنەی بۆ ئەوی کەوا دەسەڵاتە سیاسیەکان نەتوانن پێشێرکاری بکەن بەسەر بەندەکانی دەستورەوە ئەگەر پێشێرکاریش بکرێ ئەو وەختە بەپێی ئەو فلتەرانە دادگای دەستوریە یاخود دادگای ئیداریە پەنای بۆ دەبەی بەپێی اختصاساتی خۆیان شەکوا دەکەی لەسەر ئەو پێشێرکاریانەی کە لە دەستور کراوە بەڵام ئێمە بۆ نمونە مەسەن ئێستاکە لە هەرێمی کوردستان دانیشتنی پەرلەمان دوا دەخرێت دوایەوە انتخابات دەکرێت یاخود یەکەم دانیشتن تەزیل دەکرێت بەکراوەی دەمێنێتەوە 5-6 مانگ ئەمە بەڵام تۆ شوێنێک نییە جیهاتێک نییە لایەنێکی نییە کە پەنای بۆ بەری سکاڵای ئەم حاڵێ بکەی توێ ئەم پێشێرکاریت دەستوری و قانونیە ڕابگری بەڵام ئەگەر دەستور هەبێت تۆ لێرە مەسەن سکاڵا دەسێت لە دادگای دەستوری سکاڵا لەسەر
سەرۆکی پەرلەمانی کاتی پەرلەمان دەکەی کە پێویستە ئەم دانیشتنەکراوەیە کۆتایی پێبێنێ و پەرلەمان دەست بەکار بێ و مەهامە دەستوریەکانی خۆی بەجێبگەێنێ هەروەکو لە بەغدا ڕوویدا مەسەن لە 2010 کاتێکە دانیشتنی پەرلەمان بەکراوەی هێرایەوە لە دادگای فیدرالی باڵای عراقی سکاڵای لەسەرکرا لەسەر سەرۆکی پەرلەمان و دادگا ناچاری کردکەوە ئەم بڕیارە کۆتایی پێبێنێ هەڵی بۆ شوێنێتەوە دەست بە دانیشتن بکەن و سەرۆکی هەیئەی سەرۆکایەتی پەرلەمان هەڵبژێرن بەڵام ئێمە لێرە ئەوەمان نییە ئەگەر بە شکلیش بێ من لە ڕووی واقعیەوە ئەگەر دەستوریشمان هەبێ ئێمە دەستورەکەمان ئەو سەروەریەی نابێت کەوا بەڕاستی پرەنسیپە دەستوریەکان لەسەر ئەرزی واقع بۆ خۆشگوزارانی هاوڵاتیان و خزمەتی هاوڵاتیان ڕنگ بداتەوە بەڵام لانی کەم لە ڕووی شکلیەوە هەندێک پێشکەوتن دەبێ لە وەزعەکەەوە هوتم لانی کەم تۆ دەتوانی مەسەن ئەگەر پەرلەمان یاخود لە هەڵبژاردن پێشێر کاریکرا ئەو وەختە مەسەن دەچی بۆ دادگای دەستوری ئەگەر دادگایشی دەستوریمان پێویستە هەبێ لێرە بۆ زەمانەتی پارە جێبەجێکردنی دەستورەکە لەوێ سکاڵا لەسەر هەندێک حالەت دەکەی کە پێشێرکاری نە بە پێشێرکاری دانرێن لەسەر بەندەکانی دەستور بۆیە فەرقی هەیە لەگەڵ ئێستا بەڵام ئێستا ئێمە مەسەن هەر لەم خولەدا مەسەن سکاڵا کرا لەسەر ئەوەی کەوا دانیشتنی پەرلەمان بەکراوەی هێرایەوە داواکە بەرزکرایەوە بۆ دادگای ئیداری وتی ئەمە پسپۆری من نێ ئیشی من نییە ڕەدی داواکەی کردەوە ئیتر هیچ شوێنێک نێتۆ پەنای کۆبەری بەڵام ئەگەر دادگای دەستوری هەبێ ئەمانە هەمووی ئەم پێشێرکاریانە لەلایەن دەسەڵاتە سیاسەکانەوە سەرۆکی هەرێم بێت سەرۆکی ئەنجومەنی وەزیران بێت پەرلەمان بێت دەتوانی بۆ نمونە مەسەن و ناشکرێ ئێمە مەسەن لە 2013ەوە چەند جارێک دەستکاری قانونی سەرۆکایەتی هەرێم بکرێ لە بیدایەتەوە بەڵام کاتێک کە دەستور سەرۆکی هەرێم تەنزیم دەکات لە ڕووی هەڵبژاردنیەوە لە ڕووی ئیخساسەکانیەوە ئەو وەختە ناتوانین ئێمە هەموو 2 ساڵ جارێک بین دەستکاری دەستورەکە بکەین و بە پێی مەزاج و بەرژەوەندی دەسەڵاتی سیاسی هێنی بەڕێز باس لە دادگای دەستوری کرد بێگومان کە دەستورمان هەبێت دەبێت دادگای دەستوریشمان هەبێت بەڵام مثلەن لە ڕووی هەر سێ دەسەڵاتەکەەوە یاسادانان و جێبەجێکردن و دەسەڵاتی دادوەری بەستینەوە بە دەسەڵاتی دادوەری ئێمە هەمانە بەڵام هەمیشە پرسیار لەسەر دەسەڵاتی دادوەری دادگاکان هەبووە لە هەرێمی کوردستان ینی پێ دوایە ئەگەر دادگای دەستوری لە هەرێمی کوردستانە دابنرێ بە هەمانە و میکانیزمی کە دەسەڵاتی دادوەری دانراوە نەتیجەیەکی دەبێت یاخود دەبێت دادگای دەستوری جیاواز بێت لەو دادگایانی دیکە کە لە ڕابردوودەکاری دەسەکرەوە وڵی خۆی گرنگترین شت ینی لە هەر دەسەڵاتێکی سیاسی کە بزانی تا چەند سەر بەخۆیە تا چەند دەسەڵاتێکی کارا و فعالە شێوازی پێکاتنی دەسەڵاتە سیاسەکەیە شێوازی پێکاتنی موئسسەکەیە هەیئەتەکەیە جا ئەگەر پەرلەمانە یاخود حکوومەتە یاخود دەسەڵاتی دادوەریە ئەوەی کە ئێمە مەسەن تێبینی دەکەین لە هەرێمی کوردستان تا ئێستا مەسەن دەسەڵاتی دادوەری لەژێر هەیمەنەی کاریگەری لایەنە سیاسەکانی بەسەرەوەی بەهۆی ئەوەی تا ئێستا دەسەڵاتی دادوەری نەهاتووە مەسەن نەیتوانی وەکو پێویست بێلایەن و سەربەخۆ بێ لە زۆر لە مەسەلەکان ئەمە نەکرد لێرە لە عراقیش بە هەمان شێوەیە تۆ مەسەن دادگای فیدرالی باڵای عراقی کە لە لووتکەی نظامی قەزای عراقیە زۆر جار مەسەن بەلاڕێدا دەڕوات لە پێناو بەرژەوەندی سیاسی لایەنێکی سیاسی بڕیارێک دەدا هەر بۆ نمونە بڕیارێکی دەرکرد لەسەر مەسەلەی ڕفراندۆمی هەرێمی کوردستان ئەم بڕیارە بە یەک ڕۆژ دەری کرد ئەمڕۆ داواکەی وەگری ڕۆژی دوایی بڕیارەکەی دەرکرد کە ئەمە لە هیچ دادگایەکی دنیا ئەم شتەنیە تۆ بەیەک ئەمڕۆ داواوەگری و بەیانی بڕیاری لێ دەرکەی لە مەسەلەیەکی واگریندا جا ئەمە کێشەی بۆیە ئەگەر دەسەڵاتی ئێمە لە پێکاتنی دەسەڵاتی دادوەری لە هەرێمی کوردستان ئەسلوبی تر بگرینە بەر کە سەربەخۆی و بێلایانی دەبەر بکە بۆ دەسەڵاتی دادوەری ئەو وەختە دەسەڵاتی دادوەری سەربەخۆ بێ دەتوانێت ئەو دەورە گرنگە ببینێت چکە دەسەڵاتی دادوەری بەو پێی کە هیچ دەسەڵاتێکی بەسەرەوە نییە ئەم قانون تطبیق دەکات بێلایەنە سەر بەخۆیە دەتوانێت هەموو ویستەکانی خۆی بۆ پاراستنی دەستور فەرزکا بەسەر دەسەڵاتی تشریعی بەسەر دەسەڵاتی جێبەجێکردنی چکە هەر ئەو دێکا بۆ نمونە مەسەن ئەو دادگا دەستوریە چاودێری دەسەڵاتی یاسادانان دەکات لەوەی قانونێک دەرنەکا پێچەوانەی دەستور ئەگەر دەری کرد هەڵی دەوەشێنێتەوە چاودێری دەسەڵاتەکانی تر دەکات دادگا ئیداریەکان چاودێری دەسەڵاتی جێبەجێکردن دەکەن لەوەی بڕیارێک دەرنەکا قانونێک بڕیارێک ڕێنمایەک دەرنەکا پێچەوانەی دەستور و قانونی ئاسایی بێ ئەمە هەمووی فلتەرە کە دانراوە بەڵام ئەمانە لە وڵاتێکەوە دەسەڵاتی دادوەری سربەخۆ بێ دادگای دەستوری سربەخۆ بێ خاوەن بڕیار بێ بۆ نمونە مەسەن لە ئەمریکا لە سەردەمی ڕۆزفلد
چەندین یاسایی دەردەکرد محکمەدادگای فیدرالی ئەمریکا ڕەتی ئەو یاسانی دەکردەوە دەوت ئەمانە پێچەوانەی دەستورن هەتاوای لێ هاتبوو بە حکوومەتی ئەمریکایان دەوت حکوومەتی دادوەرەکان ئەوان دادوەرەکان خۆشیان دەیانوت دەستور ئەوە نییە کە نووسراوەتەوە دەستور ئەوەیە کە ئێمە بڕیاری دەدەین ئێمە جێبەجێ دەکەین ئێمە بڕیاری دەدەین ئێمە جێبەجێ دەکەین. زۆر باشە دکتۆر بینە سەر چۆنایەتی دەستور بێگومان مەسەرەن کۆمەڵی دەستور هەیە لە جیهاندا پەنجەی بۆ ڕادەکێشێ بۆ نمونە دەستوری ئەمریکا بەڵام ئێمە لە هەرێمی کوردستان داین یعنی چۆنایەتی ئەم دەستورە دەبێت چۆن بێ لەسەر ئەرزی واقعی هەرێمی کوردستان بۆ ئێستای پرۆسەی سیاسی هەرێمی کوردستان چ دەستورێکمان پێویستە بێگومان دەستوری هەرێم یعنی کەمێک لە قەتیس دراوە لە بەرەوەی نابێت پێچوانی دەستوری فیدرالی بەغداد بێت بەڵام ئێمە لە چواردەورمانە وڵاتان هەمویان دەستوریان هەیە ینی بۆ نووسینەوەی دەستورێکی باشی هەمیشەی بۆ هەرێمی کوردستان دەبێت ڕەچاوی چی بکرێت خۆی ئەو دەستورەی کە پێویستە بۆ هەرێمی کوردستان پێویستە دەستور کە وتم قانون مجەڕەدە لە ئەشخاص کە دێ قانون دادنەی قاعدەی عامە یا بنەمای گشتی دادنەی سەیری وردەکاری و سەیری کەسەکان ناکەی بەیانی بەسەر چێدا تەطبیق دەبێت بەسەر چێدا تەطبیق ناکرێت دەستوریش بە هەمان شێوەیە ئێمە کە دەین دەستور دادنین بۆ ئەوی دادنین چاومان کەس نبینێت چاومان هیچ لایەنێکی سیاسی نامینێت دەستورێک دادنین کە نیزامێکی سیاسی دیموکراتیمان بۆ بەرجەستە بکە بەڵام ئەگەر بە خەیاڵی لایەنێکی سیاسی بە خەیاڵی کەسێک ئێمە بین دەستور دابنین ئەمە سەرکەوتو نابین وەکو ئێستا زۆربەی کێشەکان لە دانانی دەستوری هەرێمی کوردستان لەوە سەرچاوە دەگرێت هەر لایەنێک بۆ ئاراستەیە ڕای کێشەکە دەیەوێت بەرژەوانندەکانی خۆی تێدامەی سەر بێ ئەم مشکلەیە لە عێراقیش ڕوویدا لە کاتی دانانی دەستور سەیری دەستوری ساڵی 1925 کە باسی کەسی نەکردووە باسی یەک پێکاتەی لە عێراق نەکردووە باز ناوی کوردی نەهێناوە ناوی کەسی نەهێناوە بەڵام ئەم دەستورە جوانترین دەستور بوو لەسەر ئەرزی واقع کە مافی هەموو پێکاتەکانی بەرجەستە کرد بوو کورد و عەرەب و ئاشووری و تورک و هەمووی دەرگا کراوە بوو بۆ خۆی هەر پۆستێک وەرگێ هەر دەورێک بینێ لە مشارەکەی سیاسیە بێ لە وڵاتە بەڵام دوای ئەوە تۆ دەستورەکانی 58 و 68 و 64 و 70 ئەوانێ و حتا ئەم دەستوری ئێستاش هەموو باسی کوردەکە باسی ئیندەکە بەڵام وەکو پێویست مافەکانی کورد یاخود بەشداری کورد یا بەشداری پێکاتەکان ڕەنجی نەداوەتەوە وەکو ئەو سەردەمە ڕەنجیدا بوو بۆیە وا باشە دەستور کە دادنرێ مەسەن ئەمریکا دەستوری داناوە 230 ساڵ پێش ئەمڕۆ ئێستا شەر ئەو دەستوری ئیش پێ دەکرێت کە دەستوریان داناوە سەیری دەوا ڕۆژیان کردووە نەک سەیری ئەو زیری ئێستا ئێمە نابێت سەیری ئەو دۆخی ئێستا بکەین سەیری داهاتوو بکەین دەستورێکمان دەوێت کەوا سیستەمێکی سیاسی گونجاو بێ ئێمە دەستوری عراقی لە هیچ شتێک ڕێنێ نەگرتوین چ زۆرە دەستورێک دانێن چی نیزامێک دانێن نیزامی سەرۆکایەتی دانین نیزامی پەرلەمانی دانین یا نیزامی تێکەڵاو دانین یا نیزامی جەمعیە دانین ئازادی بەڵام یەکێک لە خاڵەکان دەڵێ دەستوری هەرێم نابێت پێچەوانەی دەستوری ڕاستە سیستم سەرۆکایەتی بێمە خۆی لە خۆیدا پێچەوانەی دەستوری فیدرالی ئەمە بۆ چوونێکە لەبەر ئەوەی هەر سێ سیستەم سەرۆکایەتی و پەرلەمانی و تێکەڵاو ئەمانە هەمووی سیستەمی دیموکراتین هەمووی سیستەمی نوێنەرایەتی دیموکراتین سیستەمی نوێنەرایەتی دیموکراتین کاتێکەوە سیستەمەکەی تۆ پێچەوانەی دەستوری عێراق دەبێت ئەگەر سیستەمێکی دیموکراتی پەیڕەو نەکەی ئەگەر سیستەمێک پەیڕەوکەی بەیانی مەسەن تۆ پەرلەمانن نەبێ سیستەمێکی دیموکراتی نەبێ دەسەڵاتەکان بەهێز خۆیان پسەپێنن لە ڕێی دیموکراتیەوە لە ڕێی هەڵبژاردنەوە نەبێ بەڵام من ئازادم مادام سیستەمی دەستوری عێراقی بنظامی دیموکراتی تەبەنی کردووە منیش نظامی دیموکراتی تەبەنی دەکەم بەڵام لەوانەیە بۆ ئێوە پەرلەمانی باش بێ بۆ من تێکەڵاو باش بێ خاڵە دەستوری ناڵێ پێچەوانەی پرەنسیپە دیموکراسیەکان نەبێ دەستوری هەرێم دەڵێ پێچەوانەی دەستوری عێراقی نەبێت بۆی ئێمە دەبێت مادەیەک دانەنێن لە ناو دەستورەکەەوە پێچەوانەی دەستوری عێراقی بێ بەڵام لەو نقطەیەدا کە هەندێک بۆ چوون من ڕای خۆم وایە هەندێک وادا وای لێکداتەوە کە ئەمە پێچەوان ئەگەر بێت و ئێمە سیستەم بکەینە پەرلەمانی سەرۆکایەتیان تێکەڵاو ئەمە پێچەوانەی دەستوری عێراق لەبەرەوەی دەستوری عێراق پەرلەمانی بەڵام پەرلەمانی و نوێنە سەرۆکایەتی و ئەنجومەنی و تێکەڵاو ئەمانەش هەمووی سیستەمی دیموکراتین لەسەر ئەساسی پرەنسیپی لەگزیاکردنەوەی دەسەڵاتەکان دانراوە سیستەمێکی نوێنەرایەتی دروست ناکە ئەمە گرفتێک دروست ناکە بەڵام گرنگ ئەوەیە ئێمە لێرە دابنیشین چ سیستەمێک سەرکەوتنی بەدەستێناوە لە وڵاتانی دنیا بە تایبەتی وڵاتانەی کە وەکو ئێمن ئەو سیستەمە پەیڕۆکەین نەک لە پێناو بەرژەوەندی لایەنێکی سیاسی ئێمە ئەم سیستەمە دابنین و ئەویتر بڵێ ئەمەم نایۆ ئەنا بە دیڕاسە بێ
با بیدەنە دەست خەڵکی مختصین بزانن هەڵی بژێرن و خەڵکی مختصین و خەڵکی سیاست مەداریش لایەنە سیاسەکانیش بێن مناقەشە لەسەر ئەم مەسەلەیە بکەن کام سیستەم گونجاوە بۆ هەرێمی کوردستان ئایا سیستەمی بە دیڕاسەی زۆربەی ئەوانەی مامۆستایانی زانای دەستوری و ئەوانەی لە سیستەمە سیاسەکانیان کۆڵیتەوە سیستەمی پەرلەمانی بۆ وڵاتانی وەکو ئێمە سیستەمێکی سەرکەوتووە سیستەمێکی سەرکەوتووە باشترە ینی ناڵم مەسەن 100 سەرکەوتووە بەڵام باشترە نسبەتەن لە چاو سیستەمی نیمچە سەرۆکایەتی یا ئەوەی پێدەوترێت سیستەمی تێکەڵاو یا لە چاو سیستەمی سەرۆکایەتی چکە بۆ تۆ مەسەن سیستەمی نیمچە سەرۆکایەتی ئێستا ئەوەی تێکەڵاوەکە ئەوەی لە فەڕەنسا هەیە باشە لە فەڕەنسا لە 50 ئەم سیستەما تەطبیق دەکرێت تا ئێستا سەرکەوتووە ئەوە دەبینی هەر 500 جارێک 400 جارێک سەرۆکان گۆڕانکاریان شوێنەکەی خۆی سۆل دەکات بەڵام هەمان ئەو سیستەمە لە میسر لە تونس لە جەزائیر لە وڵاتانە تەطبیقکرا تا ئێستا چۆن هاتۆتە سەر دەسەڵات ئیتر بەجێ نایێرێ ئیتر بەجێ نایێرێ بۆ نمونە هەر سیسی عەبدولفەتاح سیسی کە هاتە سەر حکوم 4 ساڵەکەی تەواوگر هەڵبژاردن کرایەوە ئیتر خۆی هیچ مەجای هیچ منافیسێکی نەدا هەر خۆی مایەوە لەسەر دەسەڵاتەکە بۆیە ئەم جۆرە سیستەمە تێکەڵاو یا سەرۆکایەتی ترسی ئەوەی لێ دەکرێت لە وڵاتانی وەکو ئێمە کە دەسەڵاتەکە قۆرەغ بکرێ و سەرۆک بە حکمی هەیمەنەی خۆی کاریگەری دەبێت لەسەر پەرلەمان کە بەیانی دەتوانێت سۆر بە ئاسانی دەستوریش تعدیلکە هەر وەکو بە ئەزمون کرا مەسەن لە جەزائیر و لە تونس و لە میسر لە هەشتاکانی سەدەی ڕابردوو کرا ئەمانە هەشتاکان و هەفتاکان کرا کە حەبیب بۆرقێ بە و حوسنی مبارەک و سادات و هەمووی ماوەیان بۆ خۆیان درێژ کردەوە کەواتە ئێمە دەبێت بە دوای ئەوەدا بگەڕین کام سیستەم بڕیارەوە بدەین کام سیستەم گونجاوە ئەجینا دەستوری عراقی ڕێ ئێمە ناگرێت سیستەمی سەرۆکایەتی پێڕەو بکەین یا سیستەمی تێکەڵاو یا خود سیستەمی پەرلەمانی چونکە خۆی هەر سێکیان نیزامی دیموکراتینە لەسەر ئەساسی هەڵبژاردن دروست دەکرێت لەسەر ئەساسی دیموکراتی دروست دەکرێت و دەسەڵاتەکانی شتیایدا لێک زیاکراوەتەوە دەسەڵاتەکان لێک زیاکراتەوە بەڵام تۆ ئەگەر بێ سیستەمی پەرلەمانی دابنەی ئەوە سیستەمی پەرلەمانی سەرۆک لە سیستەمی پەرلەمانی کلاسیکی دەوری تەشریفاتی پرۆتۆکۆلیە دەسەڵاتی کارای بەدەستەوە نییە ئەوەی دەسەڵاتی کارای بەدەستەوەی لای پەرلەمانە لای ئەنجومەنی وەزیرانە ئەنجومەنی وەزیرانیش بە متمانەی پەرلەمانیش دەکا و بە متمانەی پەرلەمانیش لە کار دەخرێ یعنی دەتوانێت مەجاری لێپرسینەوەی هەیە مەجاری لێپرسینەوەی هەیە دکتۆر لە ڕووی تەکنیکیەوە مەسەلەن ئەگەرێمە ببینە خاوەنی ڕژنووسێکی دەستور بەر لەوەی بچێتە ڕیفراندۆمەوە خەڵک دەنگی لەسەر بدا نابێ حکوومەتی فیدراڵی یاخود دادگای فیدراڵی ئۆکەی لەسەر و دەستورە بکات پێویستی بۆ من نییە پێویستی بە منە کەی دەستورێک دەرچوو لێرە هەر بڕگەیەکی تیا بوو یا هەر مادەیەکی تیا بوو کە بە پێچەوانەی دەستوری عراق بوو ئەو وەختە مەسەن بەپێی ئەوەی هەر کەسێک مەسلحەتی هەبێ هەر کەسێک مەسلحەتی هەبێ یا هەر جێتێک مەسلحەتی هەبێ دەتوانێت داوای دەستوری لەسەر ئەم دەستورە بەرزکاتەوە لە دەرگای فیدراڵی عراقی ئەو وەختە داگای فیدراڵی سەیری مەسەلەکە دەکات ئەخر منش قسەکە لەسەر ئەوەیە ینی بۆی ئەو گرفتە یاساییانە دروست نەبێ ینی ناکرێت بەر لە ڕیفراندۆم ینی بۆ نمونە هەر ئەو خاڵی کە مەسەلەن ئەوەی کە پێچەوان نەوێ بەڕێزت وتە هیچیان لەوانە پێچەوانە نین بەڵام دەکرێت بکرێ بە تاعنێک یعنی ئەگەر سیستمەکە سەرۆکایەتی بێ دەکرێت بکرێ بە تاعنێک لەبەرەوەی لە ڕووی دەقەوە پێچەوانەیە لەگەڵ سیستمی فیدراڵی ئەمە ناتوانرێ مەسەلەن بکرێ بە داوایەک لە محکەمی فیدراڵی عراقی ئەم ببوورە تاوەکو دەستورەکە دەرنەچێ پەسەند نەکرێ و نەبێ بە دەستورێکی کارە مەجای تانەدان و سکاڵا لە سەر داوا لە سەرنووسی نییە ئەگەر بوو بە دەستور بە دەستورێکی ئیش پێکرا و نافس کارە ئەو وەختە مەجای ئەوەی هەیە دادگای فیدراڵی باڵا دەتوانێت چاودێری بکە دەتوانێت ڕقابە بکە و لەسەر ئەم داوای وەربگرێ بەڵام ئەگەر ڕژنووسە هەر ڕژنووسە لایەنێک یا جیهەتێک یا کەسێک بێداوا بنووسێ لەسەری دادگای فیدراڵی باڵا دەڵێ اختصاسی من نییە چکە اختصاسی من چاودێری پرۆژە یاساکان یان پرۆژەی دەستور نییە اختصاسی من چاودێری یاسا و چاودێری دەستورە دەستور باشە دکتۆر ئێمە ڕژنووسێکی دەستورمان هەیە لە ساڵی 2005 بەڕێزت ئەندامی لیژنەی نووسینەوەی ئەو ڕژنووسە بووی زۆر باس لەوە کرا کە ئەم ڕژنووسە نابێت وەک خۆی جێبەجێ بکرێت پێویستە دەستکاری بکرێت و دەستورێکی دیکەمان هەبێ ئێستاوە بڕیارە دەستکاری بکرێت یعنی بەڕێزت ئەو خاڵە نێگەتیڤانە یاخود ئەو خاڵانەی کە لەگەڵ هەرێمی کوردستانە یەک ناگرێتەوە کە لە ڕژنووسەکەدا بوونی هەیە چین ینی پێویستە ئایم دەستورە بە تەواوەتی دابڕێژرێتەوە یاخود بەشێک لە خاڵەکانی کە ئێستا
بۆ تەمای ناکۆچی نێوانلایەنەکە. خۆی ئەوەی گرفت بێ ینی دەستورە وتم دەسەڵاتە سیاسەکان ڕێکدەخا لەگەڵ ماف و ئازادی هاوڵاتیان هەرچەند دەستورێکی درێژ بوو ینی زۆر شتە بوو کە پێویستی بۆ هەموو تەدەخل لە دەستوری و ڕێخستنە دەستوری نەدەکرد دەکرا مەسەن بە مادەیەک زۆر شت حل بکرێ بە تایبەتی مەسەن وردەکاری مافی پێکاتەکان و ئەمانە بەڵام کێشە و گرفت لەسەر مەسلەی ئاین بوو دەوری ئاین لە تەشریع و لە ئەمانە لە ناو کۆمەلگای کوردی هەروەها مەسلەی سیستەمە سیاسەکە ئایا سەرۆکایەتی بێ یا پەرلەمانی بێ هەرچەندە مەسەن لە سەرەتای پێشەکی دەستورەکە نووسراوە کە سیستمی حکومڕانی پەرلەمانیە بەڵام کە دواتر دێناوە مەسەن دەڵێ سەرۆکی هەرێم بە ڕێی هەڵبژاردننی گشتیەوە هەڵدەبژێردێ دەڕێی خەڵکەوە هەڵدەبژێرێ و دەسەڵاتیشی بۆ دیاری کردووە کێشە لەوە عیبرەت بەوە ئایا سیستەمەکە پەرلەمانیە پەرلەمانی کلاسیشی یاخود سەرۆکایەتیە تێکەڵاوە بۆیە ئایا سەرۆک تا چەند دەسەڵاتی کارایی هەیە ئەگەر دەسەڵاتی فعلی هەبوو دەسەڵاتی لەوە دەرچوو دەسەڵاتی پرۆتۆکۆلی بێ ئەمە سیستەمەکە بەرەو تێکەڵاو دەڕوە لە پەرلەمانی و لە سەرۆکایەتی لە پەرلەمانی و لە سەرۆکایەتی جا ئەگەر سەرۆک لە پەرلەمانیش هەڵبژێرێ وەکو ئێستا مەسەن ڕەشنووسێک ئامادەکراوە بۆ قانونێک کە دەیاڵێن سەرۆک لە پەرلەمان هەڵدەبژێردێ بەڵام هەمان ئەو دەسەڵاتانەی کە پێشتر لە قانونی سەرۆکایەتی هەی بووە دەمێنێتەوە ئەمە سیستەمەکە ناتوانانی بڵێ پەرلەمانی کلاسیشی ئەوەی کە لە بەریتانیا و ئیسرائیل و عێراق هەیە نەخێر ئەمە سیستەمێکی پەرلەمانی متتەوڕە لادەرە پەرلەمانی سیستەمێکی تێکەڵاوە لە پەرلەمانی سەرۆکایەتی وەکو ئەوی لە میسر هەیە و لە تونس هەیە و لە فەرەنسا هەیە بۆیە عیبرەت بە هەر بە ئەوە نییە ناوەکە لە پەرلەمان هەڵبژێردێ یا ناوەکەی پەرلەمانی بێ عیبرەت بۆیە تا چەند سەرۆک دەسەڵاتی سیاسی هەیە دەسەڵاتی فعلی و کارای هەیە لە ئیدارەدانی وڵات چکە تۆ لە بەرامبەر ئەو دەسەڵاتە سیاسیە ئێمە لە قانونی سەرۆکایەتی هەرێمیش و لە پرۆژە دەستوری هەرێمیش ئالیاتی پێویستماندانە ناوە بۆ لێپرسینەوە لە سەرۆکی هەرێم چکە لە بەرامبەر مەبدەئێکی دەستوری هەیە دەڵێ بە بەرامبەر هەر دەسەڵاتێک پێویستە لێپرسینەوە هەبێ السلطة تلازم المسؤولية بەرامبەر دەسەڵاتە پێویستە ئەمە لە قانونی سەرۆکایەتی هەرێم نییە بەس دەڵێ پەرلەمان بەسێ لە سەرچاری ئەندامەکانی ڕەزامەنی دەتوانێت متمانە لە سەرۆکی هەرێم بستێنێتەوە بەبێ ئەوەی مەسەن ئەسبابی متمانە لێوەگرتنەوە باس بکە دوایی ئەم ڕێژەیە زۆر زەحمەتە لە ناو پەرلەمان بێتە دی کە تۆ بتوانانی متمانە لە سەرۆکی هەرێم وەگریەوە ئەگەر پێشێکاری کرد بەسەر قانونی و یاسای وڵاتدا بۆیە گرنگ ئەوەیە ئێمە بەدەر چکە قانون مجەڕەدە لە ئاشخاص چۆن سڵتەی سیاسی سڵتەی شخصی نیە دەسەڵاتی سیاسی دەسەڵاتێکی ئی دەوڵەتە ئی شخصەکان نییە کە ممارەسی دەکەن بە هەمان شێوەش قانونیش بۆ کە من تۆ داناندرێ بۆ ئامی هاوڵاتیان دادنرێت سەیری من و تۆ ناکە سەیری خەڵک ناکە سەیری سەرۆکی فلان شکەس و فلان کەس ناکە کە من دێم دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم دیاری دەکەم یاخود سۆنیەتی هەڵبژاردننی سەرۆکی هەرێم دیاری دەکەم ئەمە دەبێ وا دابنێم کەوا من دەمەوێت سیستەمێک دانم کە لە خزمەتی ئەم وڵاتە بێ ئەم وڵاتەم بۆ بەرەو پێش بەرێ بەڵام من ئەگەر لە دانانی بەندەکانی دەستور لە پێکاتنی دەسەڵاتەکان لە ئیخساسەکانیان بێم حسابی ئەوە بکەم چۆن جێگەی خەڵک بکەمەوە بە قالبی کەسەکان بیدروم ئەمە ڕێگایەکی هەڵەیە ئەمە دەگەڕێنەوە سەر ئەو بۆچوونەی کە لە هەفتاکانی سەدەی ڕابردوو لەلایەن سەردەمی حکومڕانی بەعز کاتێکە ئیسلاحی نیزامی قانونیان داهێنا بۆچوونیان لەسەر دەستور وتیان دەستور طبیعەتی سیاسی هەیە دەستور ڕنگدانەوەی ئەو هێزەیە کە دەسەڵاتی حکومڕانی بەدەستەوەی پێویستە ئەو بۆچوون و سیاسی ئەو بۆچوون و ئاراستە سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری ئەم هێزە بەرجەستە بێ بەرجەستە بکرێت لە دەستور ڕنگ بداتەوە لە دەستور لێرەدا مەسەن ئەمەی بۆچوونی ئەمان عکسی ئەوەیە کە لە دەستور کە دەستور بۆی دادرێ بە وەکو قانونێک چکە دەستور کە دادنرێ بۆ ئەوە داناندرێ بە باڵای حکومڕانە سیاسەکان بپڕێ نەخێر دەستور دانرێ بۆ ئەوەی دەسەڵاتە سیاسەکان بەپێی دەستور پێ نەک دەستور بەعکسەوە دەستور بە مەزاجی دەسەڵاتە سیاسەکە دابدرێ ئەوەی کە لە عێراق ڕوویدا مەسەن کە مەشروعی دەستوری ساڵی 90 دانا و دەستوری هەفتاشیان دانا وابوو دەستور بە باڵای حکومڕانە سیاسەکە دانرا بەڵام خۆی دەستور ئەوەیە کە دەستور دێ دەسەڵاتە سیاسەکە دیاری دەکات ئێمە دەبێت لە هەرمی کوردستان ئێمە دەبێت لە هەرمی کوردستان ئەگەر بمانەوێ سیستەمێکی بەرەو دیموکراتی بڕۆین سیستەمێکی دیموکراتی دامەزرێن دەبێت بەم شێوەیە بیر لە دانانی دەستور بکەینەوە نەک تەقلیدی ئەو ئەزمونە شکست خوارد دەبکەینەوە
زۆر باشە دکتۆر بینە سەر مەسەرەن ئەو جوبلەی کە بەردەوام باز دەکرێت بە ڕێزی شووتت عیبرەت لە نووسیندا نیە عیبرەت لە جێبەجێکردندا یعنی لە هەرێمی کوردستان ئێمە یاسامان کەم نییە یاخود یاسای باشمان کەم نییە بەڵام جێبەجێ ناکرێت این لە ئێستادا کە دەستور مەسەرەن لە کاتی دانانی دەستوردا بێگومان دەبێ دادگای دەستوریشمان هەبێ تحصیل حاصل بەڵام یعنی پرسیارەکە ئەوەیە چی بکرێ بە چه میکانیزمێک ئەم دادگایە دابندێ بۆی دەستوریش جارێکتر نەکەوێتەوە ناو ئەو سەبەتەی یاسا کارپێنەکراوەکانی هەرێمی کوردستان. بەڵێ خۆی بۆ دانانی پێوەەر بۆ پێکاتنی دروستکردی دادگاکە و اختصاسەکانی دەسەڵاتەکانی ئەزمموی دادگای دەستوری زۆربەی وڵاتان و ئێمەشەیە عراقیش مەسەن بۆ نمونە ئەزمموی ئەڵمانیا هەیە ئەزمموی ئیتالیا هەیە ئەزمموی ئەمریکا هەیە ئەزمموی میسر هەیە دەکرێ مەسەرن بە شێوەیەک دادگە دروست بێکەوە دەسەڵاتی جێبەجێکردن دەسەڵاتی یاسادانان بە هیچ شێوەیە کاریگەری نەبێت لە سەردادوەرەکان کاریگەری نەبێت لە سەردادوەرەکان بە ئازاداننا بە پێی لێوەشاوی خەڵک دابدرێ بەڵام ئەگەر هاتە سەرەوەی بە تسکیە و پشتیوانی حیزبی خەڵک بچێتە ئەم دادگایە وەکو هەندێک دادگای تر وەکو هەندێک دام و دەستگای دادوەری و ڕسمی تری ئەم وڵاتە یاخود هەیە سەربەخۆکانی هەرێم و عێراق ئەوە بەڕاستی ئیتر ئەم دادگایە ناتوانێت تاکو ئێستا دادگاکان هەر دادگاکە دەکرێت مەسەن تۆ لە قانونەکە دانێکەوە بەو شێوەیە دادگاکە دروست دەبێ بە شێوەیەکی ئازادانە ئیتر من و تۆ بە پێی مەرجەکان ئەگەر بۆمان هەبێت تێماندا هەبێت دەچینە پێشەوە با بەپێی لێوەشاوەی بێ بەپێی منافەسە بێ بەپێی منافەسە بێ یعنی حیزب و لایەنی سیاسی و دەسەڵاتی یاسادانن و دەسەڵاتی جێبەجێکردن دەست نەخاتە سەر پێکاتنی دادگاکان ئێمە کێشەی ئێمە لە هەرێمی کوردستان ئەگەر کۆمیسیۆنی هەڵبژارنە ئەگەر کۆمیسیۆنی مافی مرۆڤە ئەگەر پەرلەمانە ینی بەڕاستی لەسەر ئەو ئەساسە ئێمە خەڵک نانێرین بۆ ئەوانە کە خەڵکی بێلایەن و سربەخۆ بوون بە پێی لێوەشاوی خۆیان تا نەگەڕێنەوە سەر ئەو پرینسیپا ئێمە یعنی حکوومەتی ئێمە بەمانا فراوانەکەی واتە هەر سێ دەسەڵاتەکەی ئیتر بەو شێوەیە ڕوو لە دواوەین بەرەو خراپ بەرەو پێشەوە ناڕۆین چکە بۆ ئێمە کەفاءەت و لێوەشاوی و لە هەموو ڕوویەکەوە ئەزمون و تەجروبە هەموو بە قوربانی پشتیوانی و تەسکەی حیزبی و لایەنی سیاسی و ئەمانە دەکەین لە کاتێکدا بۆ پێکاتنی ئەم دەسەڵاتانە تۆ دەبێ بەیانی قانونێک بپەی دەستور دەڵێ دادگای دەستوری لە ژمارەی نۆ ئەندام پێک دێ ئەندامەکانی پێویستە ئەم مەرجانیان تێدا بێ بەم شێوەیە هەڵدەبژێرێن هەموو دیاری کردووە لێگەڕێ با بەڕێگەی خۆیدا بڕوە تۆ وەکو حیزب وەکو دەسەڵاتی جێبەجێکردن وەکو دەسەڵاتی تەشریعی دەستمەخە ئەمیشەوە بەڵام کە هاتی دەست خستە ناو ئەمیشەوە ئیتر بەڕاستی نە دادگایش سەربەخۆ دەبێ نە ئەو کاریگەری دەبێ لەسەر پاراستنی دەستور لەسەر سەربەخۆ پاراستنی دەستور و ڕاگررتنی شکۆمەندی دەستور چکە کوتمان دەستور شکۆمەندی هەیە سمووی هەیە لەسەر هەموو قانونەکانی تر هەم شکۆمەندی لە ڕووی شکلیەوە هەم لە ڕووی بابەتەوە پێویستە ڕێزی لێبژیرە ڕێز لە نەگرتنی مانای لە دەستدانی شەرعیەتە لەلایەن دەسەڵاتە سیاسەکانەوە چۆن ئەم پێشێرکاریانە ڕدەگری ئەمە هە دادگای دەستوریە یاخود دادگای دەستوری یاخود ئەو ئالیەتانەیە کە لە نێوان لەناو دەسووردانرێ بۆ لێ پرسیینەوەی دەسەڵاتەکان لە یەکتر بۆ نمونە پەرلەمان لە حکوومەت دەپرسێتەوە حکوومەت داوای هەڵەشانەوەی پەرلەمان دەکە ئەمانە هەمووی سزای دەستورین دانراوە سزای ڕێکخراون بەڵام ئەگەر هەموو ئەم سزایانە کاریگەری نەبوو بۆ ڕاگررتنی شکۆی دەستورەکە و ڕێزی دەستورەکە ئەو وەختە دەکرێت ئەگەر خەڵک وشیار بێ دەکرێت پەنا بۆ دروستکردنی ڕایەکی گشتی بەرێ ببردرێ بۆ دژایەتی ئەم دەسەڵاتە سیاسی و ناسار بکرێ بەوەی کەوا بگەڕێتەوە بۆ ڕێزگرتن لە دەستور هەر وەکو مەسەن بۆ نمونە لەم دوایە لە جەزائیر ڕوویدا بەڵێ واتە بۆ ئەوەی ئەم یاسایانەش ڕزگار بکەین یاخود بۆی ئەم یاسایانی کە تاکو ێساشەن جێبەجێ بکرێوەکو خۆی پێویستە ئەو دادگا دەستوری کە داندێ بۆ ڕێگە و میکانیزمە دابندێ کە بەڕێزت باست کرد واتە ئەمەش جارێکتر بکرێتەوە ناو سەبەتەی دادگای دەستوری دادگای دەستوری بەهێز بۆ ئەو جارێکتر کاریگەری لەسەر دەسەڵاتی دادوەری هەرێمی کوردستان زۆر باشە زۆر بەڕێز دکتۆر شۆڕ حەسەن پسپۆڕ یاسای دەستوری جارێکتر سپاس بەڵمادەبی سپاس بۆ ئێوەش خۆشەویستانی کێنن کە تاکو ئێستا بینەر بوو تا دیدارێکترە مولایەک سپاردەی خوابن و دانیشم بەخێر.